لە شاری هەولێر و بە تایبەتتر لە ناحەی دارەتووە سڵاوتان لەوێت. ئێمە لێرەین بۆ بەدۆداچوون و دەستخستنی زانیاری لەسەر کەوتنەوەی دوو ڕووداوی لافاو لە ماوەی ساڵی ڕابردوو لەم شارە کە بەداخەوە زیانێکی زۆری گیانی و مادی بەدوای خۆی داهێنا. ئەمانەوێ لە میانی بەدۆداچوونەکەمانە بپرسین ئایا سروشت و هەڵکەوتی جوگرافی ئەم شارە هۆکارە بۆ دروستبوونی لافاو یاخود کەم تەرخەمی لە سێکتەری خزمەتگوزاری و تۆڕی ئاو ئاوڕۆی شارەکە یان هەر هۆکارگەلێکی دیکە؟ وەڵامی ئەم پرسیارانە لەگەڵ کەسانی بەرپرس و شارەزا لە میانی بەدواداچوونەکەماندا دەست دەخەین. لەگەڵمان بن. ڕوودا و کارەساتە سروشتیەکان لەسەر ئاستی جیهان ڕوو لە زیادبوونە. بەشێک لە شارەزایانی ژینگە هۆکارەکەی بۆ پیسبوونی ژینگەی گۆیزەوی تەجێڕنەوە. لە سەراستی جیهان لە ساڵی 2021دا بەهۆی کارەساتە سروشتیەکانەوە 1 تریلیۆن دلار زیان بە ئابووری جیهان گەیشتووە. هەرێمی کوردستانیش لە ساڵی ڕابردوو بێبەش نەبوو لە زیانی کارەساتە سروشتیەکان. لە شاری هەولێری پایتەخت لە دوو ڕووداوی لافاوی یەک لە دوای یەکدا زیانێکی زۆری گیانی و مادی بەو شارە گەیشت و بووە هۆی گیان لە دەستدانی 12 کەس کە تاک و ساتی ئەم بەدواداچوونەی ئێمە تەرمیەکێک لە قوربانیەکان نەدۆزراوەتەوە کە منداڵێکی تەمەندە مانگانە. بەوتەی بەرپرسانی حکوومەت زیانی ئەم دوو لافاوە نزیکەی 30 ملیار دینار بووە. لە لافاوی یەکەمدا کە بەشی باکووری هەولێری گرتەوە لە گوندی کۆری دەستی پێکردو لە گرجوتیار کۆتایی هات تێیدا 826 خان و 314 ئۆتۆمبیل و ژمارەیەک شوێنی گشتی وەک خوێندنگا و بنکەی تەندروستی و فەرمانگەی حکومی زیانیان بەرکەوت. تەواوی زیان بەرکەوتوانی ئەم لافاوەش قەرەبوو کراونەتەوە. لافاوی دووەم ڕۆژهەڵاتی باشووری هەولێری گرتەوە کە چەندین قەزا و ناحیە زیانیان بەرکەوت بە شێوەیەک 393 خان و 1109 ئۆتۆمبیل و 143 دوکان و 10 کارگە و 19 کۆگا و 161 کێڵگەی کوشت و کاڵی زیانی بەرکەوت. ئەگەرچی تا ئێستا نزیکەی 7 ملیار دینار وەک کۆمەک کۆ کراوەتەوە بەڵام هیچ کام لە زیان لێکەوتوانی لافاوی دووەم قەرەبوو نەکراونەتەوە. لە سەرەتای ئەم ساڵیش لافاوێکی دیکە لە شاری هەولێر دروست بوو کە گەڕەکەکانی زیلان و تەیراوە و برایەتی و سەروەران و هەولێری نوێ و شاوەیس و بەردەم ئەنجومەنی وەزیرانی گرتەوە و چەند ئۆتۆمبیلێک ژێر ئاو کەوتن و ژمارەیەک ماڵ و دوکان و شوێنی گشتیش زیانیان بەرکەوت. وەڵام بەڕێزان هەر لە دارەتوو لەگەڵ بەڕێز لوقمانوەردی سەرۆکی لیژنەی شارەوانی لە پەرلەمانی کوردستان گفتوگۆ دەکەم لێرە لەگەڵ مایەکار لوقمان سوپاس بۆ دەرفەتەی بێمەدا. ینی دەبێت بە کورتی بپرسم ئەو بارودۆخۆی لە پشتی تۆ لە گوزەرێ و دەیبینی ینی سەرنجی تۆ چییە لەسەرەوە؟ بەڵێ بەداخەوە بینیمان کە لە ماوەی ڕابردوو لافاوێک دووجار لافاو شاری هەولێری گرتەوە لە سەرنجام زیانێکی زۆر بەر هاوڵاتیان کەوتووە. بەپێی بەدواداچوونەکانی ئێمە وەکو لیژنەی شارەوانی هەر لە دوای دروستبوونی لافاوەکە وێڕایەوەی کە دابارینی باران ڕووداوێکی سروشتیە بەڵام هۆکاری سەرەکی سەر هەڵدانی لافاو لە شاری هەولێر کەم تەرخەمی لایەنی پەیوەندیدار بۆ لە دامودەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە پایتەختی هەرێمی کوردستان کە لە ساڵانی ڕابردوودا پلانێکی استراتیژی دوورمەودایان نەبووە بۆ چارەسەرکردنی کێشەی ئاوی باران و پاکردنەوەی ڕێڕەوەکانی ئاو پاراستنی کەندە سروشتیەکان. وێڕای ئەوە کە زێدەڕۆیەکی زۆر کراوەتە سەر کەندە سروشتیەکان. دەوترێت ئێوە جەنابتان سەرۆکی لیژنەی شارەوانی لە پەرلەمان دەوترێت خەڵکیش بۆ خۆی هۆکارە بۆ دروستبوونی ئەم کارەساتانە لە شوێنی نەشیا و لە جێگەیەک کە تەجاوزە خان و دروستکراوە. ئەمە تا چەند ڕاستە؟ طبعاً بەپێی مادەی 4 یاسای ژمارە 4 لە مادەی 12 پاراستنی تۆڕ و بنسینەکانی ئاو ئاوەڕۆ کەندی سروشتی محڕەماتی هەیە 10 مەتر بۆ 30 مەتر لە لێواری کەندەکەوە نابێت تەنانەت تاوەری کارەباشی لێبێ. کەسێکە سیرکەیتۆ ئەبینی مەوادی قورسی بیناسازی کەسێک خانوو تێکەدا دێ
لەناو نەک لە لێوارەکە و معڕەماتەکە بەڵکو ناو کەندە سروشتەکە فڕێ ئەدا بەڵام ئەمە ئەو تاوەگە بینی ینی سەواری ئەمە ئەبێ لایەنە پەیوەندیدارەکان ڕێگا بگرن چونکە لە ڕووی قانونیەوە تەنزیم کراوە کەسێک کە دەزرێژی کاتە سەر ڕێڕەوی کەندێکی سروشتی ئەبێ ئیزراعاتی قانونی لەگەڵ بکرێت بەڵام هاوڵاتیەک مناڵم کەم تەرخەمی ئەکید لەلایەنی هاوڵاتیانیشەوە هەیە بەڵام هاوڵاتیەکە بێنێ بەرپرسێک زێدەڕۆی یەکەکە بینایەکی بازرگانی لەسەر با بڵێن کەندێکی سروشتی و ڕێڕەوێکی ئاو دروستەکە بێگومان کە چاوپۆشی لەوەکرێ ئەوی تر سەر پێچی ئەکە هەوڵی خێرا چارەسەری خێرات چییە لە ئێستاە بۆ ئەم دۆخی کە ئەگوزەرێ لە شاری هەولێر تەمان هیچ زمانەتێک نییە کە لافە و جارشتر سەر هەڵ نەداتەوە و گەڕکێکی تر بەداخەوە ژێراو نەکەوێت بە پێی ماستەر پلانی شاری هەولێر کەندە سروشتەکان تەرقیم کراون دیاری کراون بەڵام زێدەڕۆیان کراوە بەشێک کراوەتە شوێنی بازرگانی بەشێک یەکەکانی نیشتە جێبوون زێدەڕۆیان تازە ئەستە میشە ئەم زیادە ڕۆیانە لا بەشێکیان با بڵێن غەسالەکانی چەولم کە لە دەرەوەی شارن گۆماوی گەورە دروستەکان پڕ لاوە بێتەقێ ئەمەش کارەسات دروستەکات پێویستە بۆ قەرەبووکردنەوەی هاوڵاتیان ئەوانەی کە زێدەڕۆیان کردووە بازرگانێک مستەسمیرێکی چاوچنۆک مەسئولێکی چاوبرسی کە زێدەڕۆی ئەکاتە سەر کەندێکی سروشتی و کارەساتێکی وا گەورە بەسەر هاوڵاتیان دادێنێ پێویستە وێ ڕایەوەی کە سزای یاسایی بەرامبەر بکرێ بەڵام سزای داراییش بدرێ بۆ قەرەبووکردنەوەی هاوڵاتیان کاتۆ پرسیارە ڕاستیان ئەگەر ئێستاش هەوڵی جدی نەدرێ ئەکرێ بۆ جاری سێ و چوارەم ڕووداوی لەم جۆرە دووبارە بێتەوە ئەکید ئێستا هەندێک هەوڵ ئێستا هەندێک ڕێڕەوەکانی ئاواگە سیر بکەین پاکراونەتەوە با بڵێ بەڵام مشکلەکە ئەوەیە دەرچەی ئاو خۆتەزانی کەندێکی سروشتی کەم مەجالێکی فراوانیە تۆ کاتبی بەرتەسکت کردێتەوە کاتێکە ئاو دێت زەحمەتە بەرگەی بگرێت ئێمە بۆ چارەسەری ئەوە وەکو لیژنەی شارەوانی وێڕای ئەوەی کە دەخاڵمان دیاری کرد لە هۆکارەکانی وەکو هۆکارەکانی سەرهەڵدانی لافاو چواردە خاڵشمان دیاری کرد بۆ چارەسەرکردنی ئێمە مشکلەکەمانەوەیە لە هەولێری پایتەخت هاوینان کێشەی هاوینی ڕابرد و کێشەی وسکە ساڵی و کەم ئاویمان هەبوو هاوڵاتی ئاوی دەست ناکرد بیخواتەوە لە زستانیشدا لافاوەی بە هەوڵەکان لەو ئاستەیان کە خەڵکی ئەم شارە ترسی دووبارە بوونەوەی ڕووداوی لەو شێوەیان نەبێ پێویستە کاتێک کە لافاو دێگەڕەتێکی وەکو گوندی کۆری ئەگرێتەوە ئەبێ ڕێڕەوەکان پاک بکرێنەوە بۆی حاڵەتی دی لە گەڕەشی تر دووبارە نەبێتەوە کە بەداخەوە دووبارە بۆ چی کراوە بۆ قەرەبووکردنەوەی و خەڵکە چکە بەڕاستی ئەمە لێرە و دیمەنانی کە ئیبینین ئەم شوێنە زۆر بێ خزمەتە قەبارەی زیانی هاوڵاتیان زۆرە چونکە ئاو تا ڕاددەی 2 مەترونی و بۆ هەندێک شوێن تا 3 مەتر بەرز بوو بۆ کەواتە بەشێک لە هاوڵاتیان تەواوی کەلوبەلی ماڵەکانیان لە بین چوێن هیچیان نەماوە بەڵێ تاکو ئێستا قەرەبوو نەکراوەتەوە ئەوەی کە کراوە کۆمەڵێک سەرمایهداری نیشتیمانی ئەوەی کەمایی دڵخۆش بوو ئاماژەی دڵخۆشکەر بوو ئەوە بوو کە لە تەواوی شار و شارۆچکەکان بە دیاریکراییشەوە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و دوهۆک هیمەتی باش کرا بۆ ئەوەی بڕێک پارە کۆ بکرێتەوە هاوڵاتیان کۆی بکەنەوە بیبەخشن ئەم پارەیە هەیە بەڵام ئەم بڕەپارەی کە هەیە بەشی قەرەبووکردنەوەی هاوڵاتیان ناکە بۆی چاوەڕوانەکرێ کە ئێمە فشاریشمان کردووە قەرەبووکردنەوەی هاوڵاتیان زۆر گرنگە تاکو ئێستا هەنگاو نەندراوە ئەوی کە کراوە لە چوارچەوەی کاری خێرخوازی بووە کە ئەمەش دادی هاوڵاتیەک نادا کە تەواوی ماڵەکەی لە ناوچوو. بەڕێزان هاتوومەتە نزیک گوندی کۆری کە لافاوی یەکەمی ساڵی ڕابردوو لە شاری هەولێر لەم ناوچەیدا و زیانێکی مادی زۆری بە هاوڵاتیان لێم ناوچەیەگەیان لێرە لەگەڵ کاکڕەژار ساڵح کە چالەکێکی بواری مەدەنی و هەم ڕۆژنامەنووس و لە ماوەکانی ڕابردوو بە دوواداچوونی کردوە سەبارەت بە هۆکارەکانی دروستبوونی لافاو لە دەوروبەری گوندی کۆری ئێمە لە نزیکێک لەو ڕێڕەوە ئاویانین کە لە ماوەکانی ڕابردوو دەستکاری کرابوو با بڵێن گیرا بوو ئێستا دەبینین کە ڕێڕەوەکە کراوەتەوە پێم بڵێ بارودۆخەکە لەم ناوچەیە چۆنە مەترسی دروستبوونەوەی کارەساتی لەو شێوەیە هەیە زۆر سپاس بۆیەوە دەتوانین بڵین یەکەمین لافاو کە لە شاری هەولێر یان لە دەوروبەری هەولێر ڕوویدا ئەلم شوێنێ بوو ئەم شوێنە پێڵێن ئەمە نزیک گوندی کۆریە ئەم لایەن گەنجان ستیە کوردستان ستیە کۆمەڵی ستی لێرانەنە یەکەمین لافاو کە لێرەیدا ئاوێکی زۆر کۆ بۆیەوە وەزەرە و زیانێکی زۆری بە دانیشتوانی گوندی کۆری گەیان سەرەتا وا دەرکەوت کە ڕێڕەوی ئاوەکە لە شاری زێڕینەوە گۆڕاوەکە دوای ئێمە شاری زێڕینە ئەلێەوە ڕێڕەوی
ئاویان گۆڕی بۆ ئاوەکە هەمووی هاتەوە سە ئێرانە هۆکارەکانی ئەم لافاوە ئەگەر بین باسی بکەین دەتوانین بڵین ئەو ستیانەی کە لەم شوێنە دروستکراون ئەم شارانی نیشتە جێبوون بەشێکیان هۆکارن بۆ دروستبوونی لافا و گڵدانەوەی ئاوێکی زۆر لە دەوروبەری خۆیانەوە ئەمە دەبێتە هۆی هۆکاری دروستبوونێکی ئاو زۆر لە ئەنجامدا دەبێتە لافاو ئەمەی کە پێڵین دەست کرد بۆ نمونە شارەکان بەشێک لەو شارانی کە ئێستا ئێمە لەم شوێنە وەستاوین ڕێڕەوی ئاویان گۆڕیوە چۆن ڕێڕەوی ئاویان گۆڕیوە کاتی خۆی ئێستا بۆ نمونە ئاو بەم شوێنە داهاتووە ئەوان چیان کردووە هاتون کردویانە خان و یان بربەست و خەندەقیان دروست کردووە بۆی ئاو لە شارەکەی ئەوان نەدا بۆ شوێنی شتر بڕوە جا ئەمەش ئەبێتە هۆکاری دروستبوونی لافا و چوونی بۆ ئەو شوێنانەی کە هەژار نشین و ناتوان بربەستی ئاوی دروست بکەن ئێستا ئەگەر ئەوەی ببینی لای گەنجانستیە بزەبێت شەقامەکانیان هەمووی کردوتە بربەست و پێشم وایە من پێشتریش لە کەناڵەکەیەوە باسم کرد ئەمە چارەسەر نییە بۆ ڕێگریکردن لە ئاو پێویستە مەجرای سندوقی دروست بکرێت بۆ ئەوەی ئەمە مەجرای سندوقی 150 مەتری لێرە ئەتوانێت ئەم شارانە لەسەریان بکرێتە چۆن ببێتە مەرجێک لە سەریان کە بتوان مەجرای سندوقی لەم شوێنە دروست بکەن تقریبا 2 کیلومتر 3 کیلومتر ئەبێ ئەو مەجرا سندوقی چارەسەری ئەم ئاوێ ئەەکە کە لێرە بینین ینی بارودۆخەکە لەم شوێنە ینی شێواوە ینی بە بارستایی باڵای دوو هێندە ئێمە لەم ناوە خۆڵ هەڵدراوەتەوە گڵ هەڵدراوەتەوە مەترسی دووبارە بوونەوەی ئەم جۆرە کارەساتانە هەیە لێرە پێم وایە چارەسەر بەم شێوێ ناکرێ ئێمە بین تەنیا هەندێک خۆڵ بخەینە پاڵ شارەکان یان بربەستی کاتی دروستکەین بڵێن ئەمە چارەسەرە باوەڕ بکە ئەگەر بارانێکی تر بێتەوە بەم شێوە بربەستانە چاوەڕێ بکەین لافاوەکە زیاتر ئەبێ وەزەر و زیانیشی زیاتر ئەبێ بۆ کوێ گەڕەک هاژار نشینەکان بەڵێ من پێدەڵێم ئەم بربەستانێک کە دروستکراون کاتین بۆ پارێزگاریکردن لە کۆمەڵێ شارە ئەو شارانەی کە خۆیان بوونێتە هۆکار بۆ دروستبوونی لافا ئەوانە ڕێڕەوی ئاویان گۆڕیوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بێک بکاتە مەرج لە سەریان بۆەوەی ئەوان بێن ئەم مەجرەیانێک کە ئێستا خۆیان بەشێک بوونە لە تێکدانی و خۆیان بربەستن بۆ دروستبوونی لافا و بێن چاچی بکەن مەجرای سندوقی چارەسەری ئەم دۆخەیە ئەکا جگە لە مەجرای سندوقی بەم شێوازە بەم کۆبوونەوەی ئەم خۆڵێ زۆرێک کە لەم شوێنانە ئەبینی ئەمە کارەساتی گەورەتری بەدواوە دادێ و پێم وایە ئەمە چارەسەر نیە من دەمێکە وتومە چارەسەری ئەمەیان ئللا دروستکردنی مەجرای سندوقیە و ناکرێ شارەکان ئاوەکەیان لە خۆیان دوورخەنەوە بەسەر خەڵکی فەقیر و کەم دەرامەتی دابیدەنەوە وەک بینیمان دروستبوونی ئەم بەستانی کە لێرە ئاوەکە بەرەو کوێ ئەچێ بەرەو گرجوتیار و بەحرکە و ئەو شوێنانە ئەچێ کە پێشتر لافاوی لێداوە خەڵکێکی زۆر تێدا زەرمەند بووە ویان گوندی کۆری کە دەبین خەڵکێکی کرێنشین لەم شوێنەیە لە پێشەوە لە شاری زێڕین بربەستی ئاوەکان جیاوەکراوەتە خانی بۆتە هۆکار بۆ لافاو چارەسەری پێم وایە چارەسەر دەبێت چارەسەرێکی کۆتایی پێ ئەمیش بە دروستکردنی بربەستی گەورەی ئاوەک دروستکردنی حەوز لە دەرەوەی شار یاخۆت بڵێن بەنداوی بچووک ئەم بەنداوانە چیەکەن ئێمە کێشێ ئاوی کەم ئاویشمان لە هاوی نامێنێ ئەم بەنداوانە ئەبنە هۆی زانەوەی جارێکی بیرەکانی ئاو بۆیە پێم وایە ماستەر پلانەکە گەشتبینی ئینشاءڵڵا و چاوەڕێەکەین شتی باش بکرێت جوگرافیای هەولێر جیاوازە شارێکی تەختە ئەکرێ ڕێگا لەم ئاوانە نەگیرێ و ئەوەی کە ڕوش ئەدامەوێ ئەوەت پێ بڵێم ئەمەیان ئەگەڕێتەوە بۆ 10 ساڵ پێش ئێستا کە بە شێوازێکی ناڕێک دروست کراوە شارەکان دروستکراوە تەخشان و پەخشان بە زەوی ئەم شارەیە کراوە ئەمە هۆکارێکی پێم وایە گرینگە بۆ ئەوەی کە لافاوەکە ڕوویدا وەک گرنگترین لەوەی ئەوەیە کە پێویستە ئیجرات لەگەر ئەوانە بکرێت کە هۆکاری دروستبوونی ئەم لافاوە هاتوومەتە بەڕێبەرایەتی ئاو و ئاوەڕۆی هەولێر دەمەوێت بە دوواداچوون بکەم سەبارەت بە تۆڕی ئاوەڕۆی ئەم شارە ئایا لە ماستەرپلانی نوێی شاری هەولێردا تا چەند گرنگی درراوە بە فراوانکردنی تۆڕی ئاوەڕۆ لەم شارە لەگەڵ فراوانبوون و پانتایی ڕوبەری شاری هەولێر شاری هەولێر شارێکی دەشتاییە و چاڵە وەزێ لە چاو ئەو زورگانە و یاخۆڵ ئەو بەرزایانەی لە چاردەورێتی کە 600 متر بەرزترن لە شوێنەکەی کاتی خۆی مەسەن کە شانی هەولێر بنیادنراوە لەو دەشتایە بە حکمەوەی کشت و کاڵی و زراعە لێر نێزیک بووە بەڵام هەر لەو چەقەیەوە کە وەکو بڵێ کە دوای ئەوەی دروستبوونی ئەو قەڵاتە هێدی فراوانبوونەوەکەی هەر بە شێوەی ئەو بازنەیەی کە فراوان بووە کە پێشتر قەڵاتی لێ بووە ئێستا کێشەکەمان لە سیدایە ئەوانەیە کە لەو بەرزایانێک کە چواردەوری هەولێر بەڵێ ئاوەکی زۆر یەکجار زۆر ڕوو لە هەولێر دەکاتن
ئەو بابەتی کە باسی دەکەی وەکو گونجاوە ئێستا پێویستە پلانی استراتیژی شاری هەولێر لە فراوان بوون بێتە گۆڕی دەوترێت دەستکاری ئاوڕۆی ئەم شارە کراوە ئەو ڕێڕەوە ئاویانی کە دێنەوە سەر سنتەری شار ئەمە تا چەند ڕاستە کێن بەرپرسن لەوەی کە ئەم کارە ساتیان دروست کردووە سەبارەت بە باسی ڕێڕەوی بکەی ڕێڕەوی ئاوی سروشتی کە لە بەرزایەکان دێتە خوارێ ئەو بەڕێبرایەتێکی تایبەتمەندی خۆی هەیە کە بەڕێبرایەتی ئاودێری بەپی زانێریەکانی بەڵێ ئەوان ساڵانە خاوێنکردنەوە و ئەمەدەکاری تەواویان بۆ دەکرێتن ئێمەش وەکو بەڕێبرایەتی ئاوەڕۆ داخلی بازنەی ژیان یاخود داخلی بازنەی 150 کە ئاوڕووی تێدا دروست کراوە بۆ وەرگرتنی ئەو ئاو بارانەی کە بەلێزمە ئەگەر بێ یاخود بە نەرمەیی بێتن وەری دەگریت و دەیڕوێنیتن ئاوە شۆری دەکاتن بە حدودی نێزکەی 2 ملیۆن مەتر درێژی ئاوەڕۆی جۆرا و جۆر بە قەبارەی جۆرا و جۆر حیکمان لە ناو شاری هەولێر بەڵام پرسیارەکەت کە دەخەیتە سەرەوەی ڕێڕەوەکان ڕێڕەوە سروشتەکان ئەگەر لە وێنەی پشتتەوە سەیری بکەی ئەو ڕێڕەوەکان زۆر وازەها ئەوەی لەو نەخشەی کە پێش بابەتێک کە باسمان کرد ئەوانە وازەها کە ڕێڕەوەکان هەمووی بەراو سەرتەری شار دێ کە وەکو پرسیار یەکەم وڵاتداوە هەولێر لە دەشتاییەکە پشتەکەی بەرزایە بارانەکانیش بەلێزمەیەکانی زۆریش لە بەرزایەکان دێتن وەکو بڵێ ڕێڕەوەکان گۆڕابێ ڕێڕەوەکان بەو شێوازە نەگۆڕدراوە بەڵکەم ئێمە وەکو مرۆڤ شەڕمان لەگە سروشت کردووە ئێمە ئەو شەڕێککە لەگە سروشت دەکەین تەبیعەتەکە تێک بدەین بیشێوێنین ئەو بابەتە دەبێتە هۆکارێکی زیان گەیاندن بە ئێمە وەکو بەڕێبەرەتی ئاوەڕۆ زوو ساڵانە ئامادەکاری تەواو دەکرێت بۆ ئاوەڕۆکان بۆ وەرگرتنی ئەو بارانە بەڵام ئەوەی لە سروشتەوە بۆمان دێتن ئەوە نادیارە ئەو ڕێژە بارانە چەندە ئەو ڕێڕەوانەی کە باسی دەکەی وەکو بەنداوێک وەکو ڕووبارێک ئاو لەسەر هەولێرکە ناتوانانی بڵێ بەرگەی بگریتن بەکردنا شار هەیە ئەستەمەوە پێشببینی بۆ بکەنیانی کە دۆخێک دێتە پێشەوە شەپۆلێکی باران دێتە پێشەوە پێشببینی دروستبوونی لافاوێکی لەو جۆرە بکەن ئەستەمان پێشببینی ئەمە 100 ئەستەمە لە هەموو وڵاتان بەر لە چەند ڕۆژ لە شاری قەبی لە دووبێبی لە ئیماراتبی لە ئەڵمانیبی لە سیمبی لە زۆربەی وڵاتەکان ئەوەی دوێنەکە لە ئەمریکای ئەو بابەتەی باسی دەکەی گەورەترین تەکنۆلۆژیە ناتوانانی ڕێگەری لەو کەش و هەوایە تەتەڕوف مەناخیە بکە چەند ساڵە ئێمە دەڵێن تەقەلب مەناخی بەڵام ئەو ساڵ پێدەین تەتەڕوف مەناخی ئەو تەتەڕوفی کە ڕوویدا لە ئەمریکا یان لە ئەڵمانیا 150 کەس کە وڵاتێکی تەکنۆلۆژیە وەکو ئەڵمانیا 150 کەس تێدا وفات بووە یعنی ئێمە ناتوانانی برین ڕێگا لە سروش دەگرین یاخود شەڕ لەگە سروش دەکەین ئەمە ئەوەی دەت لە تواناماندا هەیە ڕێرە و سروشتەکان بپارێزین خاوێنکردنەوە ئیدام و سیانی ساڵانەی بۆ بکەینەوە بەربەستی ئەمنی دابنین بۆ شاری هەولێر حیزام ئەمنیەکی تکە وەکو شاڵێکی مەسەلەن ئۆپن چەنەڵێک مەسەل لە چواردەورەی هەولێر بۆ ڕزگارکردنی شاری هەولێر لە لافە ئەوانە هەموو دەتوانی بکەین بەڵام لە ڕێگەری لە مقدەری ئەو خودایی بگرین کە چەند ڕێژەی ئاما بۆ دەنێری ئەوم حاڵە شتە کەواتە لە ماسەرپلانی نوێی هەولێردا بە جددی کار لەسەرەوە کراوە مەترسی لافا و لەسەر ئەم شارە دوور بخرێتەوە بەڵێ ئێستانیە و ماوەیەکی باشی شەکاری دەستە کراوە بەڵام احتیمالە هەندێک ڕێکاری پێویستی ماوە کە دیزاینەکان تەواو بیتن و بودجەیەکی بۆ دابین بکرێتن و ئەو پێداویستە سەرەتاییانە یاخود ئەو پێداویستە استراتیجیانە کە بۆ پاراستنی شاری هەولێر ئێمە داوامان کردووە بەرزیشمان کردوتەوە ئێستا لە ڕێکارە یاسایەکانی خۆیت و ئیداریەکانی خۆیتی کە بودجەیەکمان بۆ دابین بکرێتن بتوانین ئەو پاراستنە بۆ شاری هەولێر دابین بکەین. بەشێکی بەدۆداچوونەکەم هێناوەتەوە شاری سلێمانی ئەگەرچی هەڵکەوتەی جوگرافی ئەم شارە لەگەڵ شاری هەولێر جیاوازێکی زۆریان هەیە بۆ دروستبوونی مەترسی لافا و کارەساتە سروشتیەکان بەڵام بە گرنگم زانی کە بەدۆداچوون بکەن بۆ ئەو ئاوەڕۆ سنووقیانەی کە لە شاری سلێمانیدا بوونیان هەیە یەکێک لە ئاوەڕۆ سنووقی سەرەکیەکانی شاری سلێمانی ئەمەیە کە لە پشتی منەوە دەرەکەوێ لێرە لەگەڵ 2 میوان لەنێو بەداداچوونەکە کە یەکێکیان لێپرساوێکی حکومی و ئەوی دیکەیان ئەندازیارێکی شارستانیە گفتوگۆ دەکەم سەبارەت بە دۆخی ئاوەڕۆکانی شاری سلێمانی ئەو هێڵی ئاوەڕۆیانەی کە ساڵانێکی زۆرە دروست کراون ئایا سێڤس کراون ئایا چێک دەکرێن و هەروەها لەگەڵ فراوانبوونی شاری سلێمانی هەوڵدراوە هێڵینێ بخرێتە سەرم ئاوەڕۆیانە لەگەڵمانبان لە بەشێکی ئەم بەدواداچوونەیە با بزانین دۆخی ئاوەڕۆکانی شاری سلێمانی چۆنە. سلێمانی یەکێکە لەو شارانی کوردستان کە لە ساڵانی زوودا لە بەردەم ئەگەری ڕوودانی لافاودا بووە. لە مێژووی ئەو شارەدا چەند لافاوەکەن کە بۆ هەمیشە لە یادەوەری خەڵکەکەیدا دەمێننەوە کە دیارترینیان
لافاوەکەی ساڵی 1950 و 1970 کە زیانێکی گیانی و مادی گەورەی بە خەڵکی سلێمانی گەیاند. ئەم شارە تاکو ساڵی 2000 هەمیشە لە بەردەم هەڕەشەی لافاودا بوو و خەڵکەکەی بەهیوا بوون هێندە باران نەبارێ کە کارەساتی گەورە دروست بکە. بەڵام لەم وادەیە بەدواوە شاری سلێمانی هەنگاوێکی گەورە و استراتیژینە کە ئیتر خەڵکەکەی بەبێ ترس و چاوەڕوانی بارانی زۆر و زستانی تەڕبکەن و ترسیشان لە دروستبوونی لافاو نەبێت. دروستکردنی زێرابی سندوقی یەکێکە لەو هەنگاوە گرنگانی کە سلێمانی لە قۆناغی مەترسیەوە گواستەوە بۆ قۆناغی دڵنیایی. خەرجکردنی پارەیەکی زۆر بۆ پرۆژەی زێرابی سندوقی سلێمانی کرد بە شارێکی بەهێز و بێترس لە لافاو دابارینی زۆر. لەگەڵەوەی لە چەند ساڵی ڕابردوو بەوەی ئەم ژێرخانە پتەوەیەوە ئەم شارە پارێزراو بووە لە کارەساتی سروشتی، بەڵام ئێستا ئەم تۆڕی زێرابە سندوقیانە پێویستی بە چاکسازی فراوانکردن هەیە تا کوتەری بە فراوانبوونی جوگرافیا و بەرزبوونەوەی ڕێژەی دانیشتوانەکەی بەهێز و فراوانتر بکرێت. ئێمە بە دۆداچوون دەکەین و دەپرسین وەک چۆن لە ساڵانی ڕابردوو سلێمانی پارێزراو بووە، لە ئێستا و ساڵانی داهاتووش بە هەمان ئاست پارێزراو دەبێ و پلان چییە بۆ ئەوەی ئەم شارە لە قۆناغی دڵنیاییدا بهێڵڕێتەوە. سەرەتاش دەچینە شارەوانی سلێمانی و لەگەڵ لێپرساوی بەشی چاکردنەوەی ئاوەڕۆی شاری سلێمانی گفتوگۆ دەکەین لەم بارەیەوە. وەک دەرەکەوێت ئەمە هەموو وێنەی شاری سلێمانیە کە لە ئاسمانەوە گیراوە. ئەم هێڵە زەردانەی کە هەیە هەموو ئاوەڕۆ سنووقیانن کە لە سەرەتای شاری سلێمانیەوەواتە لە بەرزاییەکانەوە لە بناری گۆیژەوە دەستی پێکردووە دابش کراوە بەناو هەموو ناوچەکانی ناو شاری سلێمانیە درێژە بێتەوە هەتا کۆگاتەوە کۆتایی ناو شاری سلێمانی و ئەچێتەوە سەر چەمی قلیاسان و تانجەرۆ. ئەم هێڵە زەردانە نیشانەیە بۆ ئەوەی ئاوەڕۆی سنووقی کە لە ئەوە لە کۆتایی سلێمانیە هەتاکو بناری گۆیژە درێژ بۆ تەوانێ بە هەموو ئەو سنووقیانی کە لە ناو شاری سلێمانیا هەیە نزیکی 165 بۆ 170 کیلۆمەتر ئاوەڕۆی سنووقی بە قەبارەی جیاواز دابش کراوە بە ناو شاری سلێمانی. هێڵە بێ بە نزیکی هێڵەکان لە ناو شارە زۆر سەرەکیەکان، بەڵام ئەوەی کە کۆ بێتەوە دوایی دەرەچێت لە سلێمانی هێڵە حەڤە هێڵی سەرەکیە کە هەمان ئەچنەوە سەر ناوچەی تانجەرۆ و چەمی قلیاسان. ئەمانە هەمووی دیارەکە ئەمە منتیقەی بەکرەجوێ ئەمە هەموو ناوشاری سلێمانی گرتووەتەوانە دابش بۆ بەناو هەموو ناوشارە. بەگشتی ینی بارودۆخیان لە ڕووی سێربز و چێکردنەوە هەمیان باشن لە ئێستاە ساڵانە هەمیان چێگەکرێنەوانێ بۆ مەوسمی بارانبارین ئامادەکرێ هەم بیدایەتی دەستپێکردنی ئاوەڕۆکان کە ئاوی بناری گۆیژە وەرەگرێتەوە هەتا کۆگاتەوە کۆتاییەکەی و هەمووشیان ئێستا لە کارکردنان و کاری تەواوی خۆیانەکەن ئەتوانن ئاوی باراناوی ناو شاری سلێمانی کۆ بکەنەوانێ و فڕێ بیرێتە دەرەوەی سلێمانی. طبعاً نظامی ئاوەڕۆ لە ناو شاری سلێمانیان نظامی هاوبەشە پێکەوە بەسراوەواتە ئاوی ئاوەڕۆی ماڵان و باراناو هەمووی بە یەک بۆریا کۆکرێتەوانێ و ئەچێتە سەر سنووقەکان و لێو فڕێرێتە دەرەوەی شار. کەواتە بەپێی ئەم نەخشەیە بێ کە لەبەردەستی تۆیایە لەگەڵ فراوانبوونی شاری سلێمانی پێویستە کات هێڵی زیاتر بۆ پارێزگای سلێمانی دابین بکرێن زیاد بکرێت. ئەوە لەگەڵ پلانەکانی شارەوانی سلێمانیا بە بەردەوامی ئەو خزمەتگوزاریە زیاکە. بۆ نمونە ئەم گەڕەکە کە زیای کردووە لە دەرەوەی سنووری سلێمانی ئاوەڕۆی سنووقیەکەی و ئاوەڕۆی گەڕەک و کۆڵانەکان هەمووی دروست کراوە هەتاکو لە پرۆژە تازەکانی شارەوانی سلێمانیان لە دوای 2003 و 4وانێ کە پرۆژەیەکی خزمەتگوزاری گەێنراوەتە گەڕەکە تازەکان هەوڵ دراوە ئاوەڕۆ ئیشتیراکی ماڵان بگەێنرێتە ناو ئەرزە بەتاڵەکانیش بووە دوای شەقامەکان تێک نەیرێتەوە. واتە خزمەتگوزاری ئاوەڕۆ لە ناو شاری سلێمانیا بە گشتی هەمووی دابش بووە لەگەڵ زیابوونیشە درێژەکرێتەوانێم ئاوەڕانە درێژەکرێنەوە بۆ گەڕەکە تازەکان یانی واتە هەموو گەڕەکێک لە ناو شاری سلێمانیا ئاوەڕۆی گەیشتێتەوە. هاتوینە تا شوێنی یەکێک لە دەستپێکی ئاوەڕۆ سنووقەکانی شاری سلێمانی. پێم بڵێ چەند شوێنی ئاواتان هەیە بەگەشتی ڕاستە لەسەر نەخشەکە بۆت باسکردن، بەڵام ئەمە یەکێکە لە شوێنە سەرەکیەکان ینی دەستپێکی شارانی بناری شاخی گۆیژەیە.
ئەلەم جۆرە لەم شێوە ئاوڕۆسنوقیمان زۆرە لە سلێمانیا ئەمە وەکو دیارە لە پشتمانەوانەیەکێکە لە بیدایەتی سەرەتاکانی ئاوڕۆسنوقەکان کە لە ناو شاری سلێمانیا هەیە لە بناری شاری گۆیژەیە ئیشی ئەمە ئەو کۆکردنەوەی ئاوی بارانا و ئەوانەی ئەو شاخوداخەیە کە یەتە خوارەوە و لێرەوە تەسریفە بێت بۆیە نەگاتە ناو شارەوانێ لەم شێوازە کە ئێستا دیارە هەشت نۆ دانەی تر ئاوا بە درێژایی بناری گۆیژەیە کراوەیە فەتحەکانیان کە کاریان کۆکردنەوەی ئاوی باراناوی زیایەی شاخ و دەرەوەی سلێمانیە بۆیە زۆر مەترسی دروست نەکا بۆ ناوشار دەبینم تەلبەنتان کردۆ بۆ سەلامەتی و بۆ پاراستنی ئاوەڕۆکانە وایە ئەم تەلبەنگە کە کراوە مەبەست لێ ئەوەیە کە دیار بێ ئەمە فەتحەیەکی کراوەی سنووخیە بۆیە خۆڵ و خاشاک و ئەوە نەکرێتە بەردەمی و دایمە لە کاتی سقیانەکردە بزانرێ کوایە بۆ پاکردنەوەی دایمە ئەبێ ئەو چاڵایی کە لە بەردەمیان دروست کراوە بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و ئەوە دوای هەموو بارانێک هەوڵە درێ بە حەفارە و شۆڵ و ئەوانە ئەو پاکرێتەوە لەگەڵ ماسەر پلان و نەخشەی تازەی فراوانبوونی سلێمانیدا ترس بۆ سرم ئاوەڕوانە دروست نەبووە لەلایەن ئەم سیتە تازانەوە نەخێر لەبەرەوەی لە ناو چاودێریتان هەیەواتە باڵە لە ناو ماسەر پلانی شارەوانی سلێمانیە هەموو سەر سنووقیەک هەموو سەر پشتی ئاوەڕۆیەکی سنووقی شەقامە ئەبێ شەقام بێ ینی هیچ بینایەکی لەسەر دروست ناکرێ ئەمە لێرەوە کە دەست پێەکە هەتا کۆگاتە خواروی سلێمانی بە ناو شەقاماتەیە پەڕێ و خزمەت گوزاریە بۆ هەموو ئەو چواردەوەرەی کە هەیەت. هاتوومە تا یەکێک لە ئاودلێتەکانیان با بڵین کۆتاییەکانی یەکێک لە هێڵەکانی ئاوەڕۆی شاری سلێمانی کە لە گەڕێکی کەنەسوورە وەک پێشتر ئاماژەم پێدا لێرە لەگەڵ ئەندازیارێکی شارستانی کە لە ماوەی ڕابردوو لە ساڵانی پێشووتر دەورێکی باڵا و گرنگی بینیوە لە ڕێخستن و نەخشەدانان و ڕاکێشانی ئەم تۆڕانە و تا ئەو کاتی کە لە خزمەتیشدا بووە هەوڵی داوە زیاتر ئەم تۆڕی ئاوەڕۆیانە لە شاری سلێمانی فراوان بکرێ. ئەمەی بپرسم لە ڕووی ئەندازەییەوە ڕاستە شاری سلێمانی وە کۆڵکەوتە جوگرافیەکەی مەترسی لافاوی لەسەر نییە بەنام لە ڕۆ ئەندازەیەکەیەوە لە ساڵانی ڕابردوودا ئێوە وەکو ئەندازیارێک و بەرپرسانی دیکەی حکومی لەم شارە چۆن هەوڵتان داوە تۆڕێکی ئاوەڕۆی باش بۆ ئەم شارە ڕابکێشن. ئەمە بگەڕێمەوە بۆ ساڵی هەفتاکانی سەدەی پێشوو کە چەند پارچە ئاوەڕۆی سنووقی دروست کرابوو لێرە و لەوێ بۆ نمونە پارچەیەک لە بەرامبەری مەڵباند پارچەیەک لە سەدە کۆنەکەیان پێوت لە خوار مزگەوتی عەلی کەمالەوە تاکو گەشت ئەگاتە گردی مامەیارە پارچەیەک لە گەڕێکی خەبات ئەمانە هەبوون بەڵام دوای ئەوە ئیتر لە ساڵی 98ەوە ئێمە کە لە ڕێکخراوی هەبیتات بووین پلانی حکوومەتمان پێگەشت بۆ جێبەجێکردنی پرۆژەی جیاجایی لە ناو شاری سلێمانی و هەروەها لە دەرەوەی شاری سلێمانی بۆ یەکەم جار یەکێ لەو پرۆژانەی کە هاتن بەردەستمان پرۆژەی ئاوەڕۆی بەشێک لە ئاوەڕۆی گەڕێکی جوولەکان بوو کە پرۆژەیەک بوو لەلایەن شارەوانی سلێمانیەوە ئامادەکرا بوو. خۆشبەختانە ئەو کاتە ئێمە کۆمەڵێک کادر بووین لە هەبیتات ئەوانی برادەرەکانیشم زۆر بە ئەرێنیەوە سەیری دروستکردنی ئاوەڕۆیانە کرد. لەو کاتەوە دەستمان کرد بە دروستکردنی ئاوەڕۆ سەرۆکی شارەوانی و سەرۆکی ئەنجومەنی شارەوانی بەڕێز کاک حاکم قادر بوو. ئەو پشتیوانێکی باشی لە جێبەجێکردنی پرۆژەکانی ئاوەڕۆ و ژێر زەوی بۆ شارەوانی ئەکرد و بەهۆی ئەوەی کە لەو سەردەمەدا میزانەیەکی باش دروست بوو چ لە پاژماوەی ئەو پارانی کە لێوێن مابووە چ ئەو پارانی کە لە حکوومەتەوە هات. کاک عەبدولکەریم دەزانی دیانی ئەو سەردەمەی کە جەنابەت جێگری سەرۆکی شارانی بوو لەگەڵ ئێستاە ئاستی فراوان و ڕوبەڕی شاری سلێمانی زۆر گەورەتر بووە و گەڕێکی نوێ دروست بووە پانتایەکی فراوانتری وەرگرتووە. ئەم ئاوەڕۆ سنووقیانە بۆ ئێستای فراوانبوونی ئەم شارە گونجاوەنیان پێویستە چاکسازیان تیا بکرێ. بۆ گونجاندن سلێمانی ئەم ئاوەڕوانە گەشتونەتە بناری گۆیژە ئەو کۆتاییە تر لەوە زیاتر ناتوانێت بڕاتە سەرەوە. بۆ هاتنە خوارەوە فراوانبوونی شار زیاتر لەوانەیە بۆ خوارەوە بێت. بۆ هاتنە خوارەوە چەند شار فراوان بێت لە خوارەوە ئەتوانرێت ئاوەڕۆکان
بەپێی حەزمی فراوانبوونەکە زیاد درێژ بکرێتەوە زیاد بکرێت بەڵام بۆ ئەوەی کە ئاوەڕۆژ وەکو هەموو پرۆژەیەکی تری کۆنسترکشن یان بڵێن بیناسازی پێویستی بە چاودێری و پشکنین و سیانە هەیە ئەم ئاوەڕۆیانە هەندێکیانەیە 50 ساڵ یا 6 ساڵە دروست کراوە بەشەکانی تری لە 20 ساڵ و 25 ساڵەوە دروست کراوە ئێمە زانین کە ئاوی ئاوەڕۆ هەندێک غازات دەرئەکات کە ئەو غازاتانە زیان بەخشن بۆ کۆنکریت و بۆ ئاوەڕۆکان لەبەرەوە ئاوەڕۆ پێویستی بەوەیە کە پشکنین و سیانەی بۆ بکرێت و ئەوەش پێویستی بەوە هەیە کە ئێستا بەشێک هەیە لە شارەوانی بەڕاستی بەشی ئاوەڕۆ کە ئەو بەشە بەشێکی بچووکە هەرچەنە کادیرەکانی بە هەوڵ و کۆش و ئیشکەرن بەڵام نەمیزانەی تەواویان لە بەردەستانە ئۆتۆمبیل و ئالیاتی تەواویان پێەیە لە هەندێک وڵات ئێستا ڕۆبۆت هەیە چێتە ناو ئاوەڕۆکانەوە پشکنی نەکات و وێنەکان ئەنێرێتە دەرەوە لەبەرەوە پێویستە ئەم ئاوەڕۆیانە پشکنینیان بۆ بکرێت و ئەگەر لە شوێنێک تووشی داخوران یا زەرم و چارەسەر بکرێت بازدەوە دەکرێت کە هەندێک جار مرۆڤ خۆی دەستی هەیە لە شێواندنی سروشتی ئاوەڕۆ و دەستکاریکردنی دەرچی ئاوەڕۆی شارەکان بەگشتی یەکەم جار لە ئینلێتی ئاوەڕۆکانەوە دەست پێ بکەین کە کەوێتە ناو شارەوە کاسبکارەکان و دوکاندارەکانی ناو شار اینجا خەڵکەکانی تر و دوای ئەوە ئەو کەسانی کۆمەڵە خەڵکانێک هەیە کە خۆڵ و خاشاک و پاشەڕۆی بیناڕووقاوەکان فڕێیان هەندێک جار ئەچن ئەکەنە سەر دەمی ئەو ئاوەڕۆیانە ئەوەی چێکە لە زەرەکان بەشی دووەم ئەوەیە کە لێرە پێویستە هەماهەنگیەکی تاو هەبێ لە بەڕێوەبەرەتی وەبەرهێنان و هەروەها کۆمپانیا و کەسانی وەبەرهێنەر کە ئەبێ بە گرنگجیەوە سەیری ڕاو بۆ چوون و دیزاینەکانی شارەوانی بکەن لە ئاستی ئاوەڕۆدا چونکە هەر هەڵەیەک یا هەر دروستکردنی بینایەک لەسەر ئاوەڕۆیەکی سندوقی لەوانەیە لە داهاتوە بێتەوەی کارەساتێکی گەورە کەواتە سلێمانی دوورە لە ڕووی دروستبوونی مەترسی لافا و کارەساتی سروشتی لە داهاتوو من ئەڵێم نزیک نییە بەڵام دیسان ئەیڵێمەوە هەندێک شوێنی سلێمانی کە ئێستا سەر ئاوەڕۆکان زەویەکانی لە ڕێوە بەرهێنانەوە ئەکرێ بە پرۆژە کارێکی خەتەرە کاک مەحموود لە سەرێکێک لە ئاودەتەکان وەستاوین پێم بڵێ کۆتاییم ئاوە لێرە تاوە بەینی دەرەچێت لە ئاوەڕی سنوقی بەرەو چۆ ڕوانی لێرە بۆ خوارەوە مەترسی نییە شوێنی نیشتەجەبوونی لەسەر نییە ئەمە هەموو ئەمە یەکێکە لەو ئاوەڕۆیانەی کە لە ناو شاری سلێمانیا باسمان کرد و لە سەر نەخشەکان پیشانمانە لە سەرەتای سلێمانی و دەستی پێکرد لە بناری گۆیژەوە دەست پێکات و یەتە خوارەوە تاگاتە ئێرە و ئەمە کۆتاییەکەیەتی لێرەوانێ ئەم مەسافەی کە ماوێتی بە کراوەی تێپەڕێ و دەڕژێتە چەمی تانجەرۆ و قلیاسان ئەم شارە دوورە لە مەترسی لافا و کارەساتی سروشتی بە دوور لە دەسەڵاتی کاری خوامان نییە لە کاتێکی کەما کارەساتێکی سروشتی و لافا و فێزانێک بێکە لە توانای مرۆڤان نەمێنێ ئەمایان ئێمە ناتوانین قسەی لەسەرکەی بەڵام وەکو ناو شار وەکو ئامادەکاری بۆ ناو شار ساڵانە ئەو ئامادەکاریانە دووبارە ئاکرێتەوە بە پاکردنەوەی هەموو ئاوەڕۆتەکان موشەبەکی باراناوی ناو کۆڵان و گەڕەکەکان بە مەبەستیەوەی کە زۆرترین ئاو کۆ بکرێتەوە لە ناو شەقامەکانەوە بخرێتەوە ناو ئەم سنووقانە و فڕێبیرێتە دەرەوەی شار ئەتوانین بڵین ناو شاری سلێمانی ترسی دروستبوونی خوا نەخواستە کارەساتی گەورەی نییە سەڵاتی کاری خوامانی لە کۆتایی بەدواداچوونەکە مانگەیشتینە ئەو دەرەنجامەی کە بەڵێ پێویستە تۆڕی ئاوەڕۆی شارەکان زیاتر فراوان بکرێ دەبێت بەڕێوەبەرایەتی و بەشەکان لە نێو شارەوانیەکاندا زیاتر فراوان بکرێن لە ڕووی ئامێرەوە زیاتر بایەخی پێ بدرێ و ئامێری باشتریان بۆ دابین بکرێت کارمەندی شارەزایان بۆ دابین بکرێت تاوەکو هەمیشە لە ئامادەسازی دابن بۆ ڕوبەڕبوونەوەی هەر کارەساتێکی سروشتی کە ڕووەدا لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە هەولێر بەرپرسان ئەویان بۆ دووپات کردینەوە کە بەڵێ لە پلاندایە لە داهاتوودا تۆڕی ئاوەڕۆی شاری هەولێر لەگەڵ ماسەپلانی نوێی ئەو شارە گەورە بکرێ لە سلێمانی بە هەمان شێوە باسیەوەیان بۆ کردین کە ئاوەڕە سنووقەکان
لە بارودۆخێکی باشدان بەردەوام چێک دەکرێن و سێڤز دەکرێن بەڵام پێویستیشە لەگەڵ فراوانبوونی ڕوبەری شاری سلێمانی ئەم ئاوەڕۆ سنووقیانەش فراوان بکرێن هەموو لایەک دوور بن لە کارەسات و بەڵای سروشتی هەر شاد و سەرفراز بن.